بەڵێ بینەرانی خۆشەویست بابەتی دووەمان لە نووسینی بەڕێز دڵشاد ئەنوەرە کە لەسەر شەڕ و هاوکێشەی نوێ دەدوێت. بەڕێز دڵشاد بەم شێوەیە دەست بە نووسینەکەی خۆی کاتوەڵێت دوای تێپەڕبوونی دەڕۆژ بەسەر شەڕی نێوان ئیسرائیل و ئێراندا دۆخەکە ڕۆشتە قۆناغێکی نوێەوە. فراوانبوونی شەڕ یاخود چوونە سەرمێزی گفتوگۆ بە لاوازی ڕەنگە ڕۆژان و کاتژمێرەکانی داهاتووی بەرچاومان زیاتر ڕوون ببێتەوە لە سەرمانە. باز لەوە کات کە هاتنە ناوەی ئەمریکا و گورز وەشاندن لە وێزگا ئەتۆمیەکانی ئێران هاوکێشەکانی گۆڕی بەوە وێزگا ئەتۆمیەکانی خاپوور کرد و ئیسرائیلی ڕازی کرد و هاوکاتیش تۆپەکەی فڕێدایە گۆڕەپانی ئێرانەوە. ئێستا ئێرانە و گۆڕەپانێک و تۆپێک و سێ یاری یان دەستی گەورە بوەشێنێت و شەڕی یەکلایکەرەوە ڕابگەێنێت و دۆخی وڵاتەکەی بدات بە دەست قەدەری نادیارەوە یان دەستێکی سنووردار بوەشێنێت و خۆی لە دۆخەکە قوتار بکات. دەرەنجامی هەنگامی دووەمیش چوونە سەر مێزی گفتوگۆ دەبێت بە لاوازی. گوتاری ئێستای بەرپرسانی ئێران هۆشداریە لە دەستبردن بۆ ڕابەر. ئەم گوتارە نەرمی پێوە دیارە و بەو ئاراستەیە خواستی گفتوگۆیان هەیە. ئیسرائیل ڕاناوەسێت بەڵکو دەبێت ڕابگیرێت. ڕەنگە ئەمریکا گورزەکەی شەوی بۆ ڕازیکردنی و ڕاگررتنی وەشان دەبێت. مەبەست یەکەمین شەوی هێرشی ئەمریکایە بۆ سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران کە ئەم بابەتە ڕۆژی دواتری نووسراوە. و لە درێژەدا ئەڵێت بۆیە ئەگەر ئیسرائیل ڕابگیرێ و ئێران ڕازی بێت ئیتر کێژمەکێشەکان بە جۆرێتر و بە شێوازێکی جیاوازتر بەردەوام دەبن. سەبارەت بە وێزگا ئەتۆمیەکانی ئێران وێزگەکان خاپوور کران با یۆرانیۆمی پیتێنراویش گواسترا بێتەوە. وێزگەکان گرنگن کە ملیارەها دۆلاریان تێدا خەرج کراوە و ناتوانرێ بۆ خێرایە بگوازرێنەوە ویان دووبارە دروست بکرێنەوە. گەر یۆرانیۆمی پیتێنرا و گواسترا بێشتەوە و شەڕ فراوانیش نەبێتەوە دواتر ئەم پرسە لەسەر مێزی گفتوگۆ لە یەکلایی دەکرێتەوە. بۆیە ئیسرائیل گەڕ ڕێگەی پێ بدرێت خواسی درێژەدانی بە شەڕ هەیە. ئێرانیش لە بەردەم هەڵوێستی یەکلاییکەرەوەدایە. ئەمریکاش دەیەوێت لە بەرامبەردا دۆخەکە کۆنتڕۆڵ بکات.